الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. لزنجيري قدغ كراوكانا بپشتیوانی خوای پەروەردگار ئەمڕۆ باس لە حرامبوونی سحر و جادو تاڵۆگری و ئەو کارە پیسانە ئەکەین و هەروەها ئەوانەشی کە ئەچن بۆ لای ئەو کەسانە حکمیان چییە لە شەریعەتی ئیسلام. طبعا خۆشەویستەکانم، ئێستا وەک لای بەڕێستان معلومە کە بە شێوەیەکی زۆر بەرچاو سحر و جادو بڵاوە بۆتۆ لە وڵاتمانە. جادوگەران و تاڵۆگران و سحربازەکان زۆر تەشەنەیان کردووە، تاوای پێ هاتووە کەم کەس ئەبینی، کەم خێزان ئەبینی ناناڵێنێ بەدەستی ئەو دەردە کوشندەوە. خەڵکێکی زۆر مبتەلا بووە بە هەر شێوازێک لە شێوازەکانی ئیبتیلابوون، نەخۆشی نەفسی توش بووە، کچە و ئەڵێ بەسراوم، کوڕە و ئەڵێ کێشەم هەیە، ژن و پیاوە و یعنی ناتوانن ژن و پیاوی ممارەسەی ژن و پیاوی بکەن. خەڵکە ئەڵێ سحرم لێ کراوە، یان جادوم لێ کراوە، یان نازانم چیم لێ کراوە، ڕزقم کورد بووەتەوە. ئیتر ئەلموهیم بەزم و بالوەرەیەکی زۆر زۆر هەیە، هەمووشی هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ مەوزوعی سحر و جادو، ئەو مەسائلانە و تەشەنەکردنی لە ناو خەڵکا. و طبعا ئەوەش یەکێکە لە تاوانە گەورەکان کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە بە کوفر ناوی ئەبا، ئەفەرمێ وما كفر سليمان ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر. سليمان طبعا هەندێک لە جوولەکەکان ئەیانوت سليمان پێغەمبەر ساحر بووە، خوا پەنامەمدا. جا خوای تەعالا تەئکید لەسەر ئەوە کە سليمان ساحر نەبووە، بەڵکو سليمان پێغەمبەری خوا بووە و کارەکانی سليمان معجزەی خوا بووە و سليمان کافر نەبووە. یعنی خوای تەعالا سحر بە کوفر ناو ئەبا، يعني وما كفر سليمان كافر نبو ولكن الشياطين كفروا، بلكو الشيطان كان كافر بون كخلقيان فيري سحر كرت. ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر. إتر لو جور السحراني كخواي تعالى باسك على سورة بقرة باسي واكا كوا يفرقون به بين المرء وزوجه، يعني بو سحرة جنوبياو ليككن، بەو سحرە جۆرەها کاری ناپەسەند و ناشەرعی ئەنجام ئەدەن. بەڕاستی سحر کوفرە و لە شەریعەتی ئیسلامیشا بە کوفر ناوبراوە و لە حەدیثی پێغەمبەریشا صلی الله عليه وسلم جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان و عقوبەکەشی ئەوەیە، یعنی ئەو ساحرانە بدرێ لە ملیان، بدرێ لە گردنیان. طبعا ساحرەکان بۆ پیلانی خۆیان، بۆ ئەوەی بتوانن ئیشەکانیان جێبەجێ بکەن لە ژێر پەردەیەکی ترا، ناوی کارەکەی خۆیان ئەنەن علمی فەلەک یا ئەستێرەناسی، لەگەڵ علمی فەلەک و علمی گەردون ناسیە تێکەڵ یەکەن. فەلەک خۆشەویستەکانم، علمی فەلەک واتە زانینی شارەزابوون لە جوولانەوەی ئەستێرەکان و شارەزابوون لە سوڕانەوەی زەوی و جوولانەوەی خۆر و سوڕانەوەی ئەو ئەستێرانەی بە دەوری خۆرایە و کاتی باو، کاتی باران و کاتی
يعني زانيني سرعة وخيرائي باكە کاتی هەورەکە هەڵەگرێ و ئەم مەسائلانە ئەمە پەیوەندی بە سحرەوە نییە. ئەمە مەوزوعەکە مەوزوعێکی علمێکی تایبەتە کە ئەتوانم بڵێم تقریبا زیاتر لە علمی جغرافیاوە و یان لە علمی فەلەکەوە نزیکە و شتێکی شەرعیە و پێویستە ئینسان ئەتوانم بڵێم لە وڵاتێکا وەک وڵاتی ئێمە چەندین کەس لەو علمە شارەزایی هەبێ و ئەبێ کولیەی تایبەتی هەبێ لەو بوارە شارەزاییان هەبێ، بەڵام تۆ بێی سحر تێکەڵ بەمە بکەی لە ڕاستیە ئەمە ئیشەکەیە، ئەمە کارە ناپەسەندەکەیە کە ساحرەکان ئەیکەن بۆچی؟ بۆ ئەوەی کەوا شەرعیەت بدەن بە کارە پیسەکانی خۆیان، شەرعیەت بدەن بە کارە پیسەکانی خۆیان. و ئەو بورج و شتانەیشی کە لە جەریدە و هینەکانە دەرەچێت تۆ بورجی فڵانی و تۆ بورجی فڵانی و ئەمە طبعا هەمووی پەیوەندی بە سحرەوە هەیە، هیچ پەیوەندیەکی بە علمی فەلەکەوە نییە، بۆیە ئاگادار بن. تۆ لە برجی سەرەتانی و تۆ لە برجی نازانم چیت و ڕۆژانە مەسەرەن شت بڵاوەکەن و هەفتانە شت بڵاوەکەنەوە کەوا تۆ ئەوەت لێ قەومیە و ئەوەت بەسەرادیە و ئەم شتانە کە هەیە لە هەندێک لە جەریدە و بگرە لە هەندێک لە کەناڵە ئاسمانەکانیش ئەکرێ. ئەوە هەمووی پڕوپوچە و شتی نابەجێ. ئیمامی ئیبن القەییم لە کتێبی مفتاح داری السعادە لەوێ بە جوانی ئەم مەوزوعە ڕوو نەکاتەوە و پێویستە ئەوەی کە زانایە یان ئەوەی تاالبی علمە پێویستە هەوڵ بدا لەو مەوزوعە شارەزایی هەبێ. من بابەتەکەم زیاتر ئەوەیە کە بەڕێستان بزانن سحر حرامەوە ئەو کەسەشی ساحر ئەو ساحرانەشی کە خەڵک ئەخەڵەتێنن و خەڵک تووشی کێشە و مەشاکلەکەن پێویستە عقوبەی گەورە بدرێن لەلایەن حکوومەتەوە و ئەبێ مەنع بکرێن و بە هیچ شێوازێ بواریان بۆ نەڕەخسێنرێ. طبعا ئەوانە کارەساتی گەورە ئەکەن خۆشەویستەکان، یعنی بەڕاستی ئەم شوێنە کاتی شوێنی ئەوە نییە و مناسب نییە من باسی ئەوە بکەم، یعنی کارەساتی وا ئەقەومێنن يعني قد تصور ناكري يعني شتي بأخلاقي أنجام أدن كاري زور ناشرين أنجام أدن كأرونا أو شينانا طبعا أو كسا أو ساحر وجاد وبازة أزاني أما مخالف كم مخالفي كردو مخالفي خطر كأبيت لواني بيت معي طلاق أو أزاني بويا رقمي تلفوني أو آفرته ورقري بناوي أو دعاي آقامان ليك بيو چارة سراك بزان چون بو جيتا چي أمانة دوای ئەوە زەختیان لێ ئەکەن و داوایان لێ ئەکەن جارێ تریش بڕۆنەوە دوو جار تریش بڕۆنەوە هەموو جارە طبعاً پارە ئەدزن لە مێردەکانیان و لە خەڵک تر لە قەرزەکەن لە خەڵک تر ئەڕۆنەوە بۆ ئەو ئیشە ئەم جا بەوەش ناوەستێ شتی تریشیان لێ داواکەن و زۆر جارە ئەو ئافرەتە لە ناچاریە لەبەرەوەی ڕسمی گیراوە لەبەرەوەی ئەو پیاوە کەشفی نەکا ئامادەی تەسلیم بوونە تەسلیم ئەبێ زۆر بە ئاسانی و خەڵک تەسلیم بووە. من لە خۆمەوە قسە ناکەم بەڵکو هەمووی خەڵکن دێن کێشەیان هەیە. بۆ نمونە ئەم ژنە ڕۆیشتووە ملیۆنێکی لە خزمێکی قەرز کردووە بۆ دوو جار و سێ جار بڕا بۆ ئەو شوێنە، ئێستا خزمەکەی داوای پارەکەی لێ هاتووە کێشەی هەیە چی بکە؟ بۆ نمونە ئەو ساحرە وازی لێ ناهێنێ هاتووە مامۆستا فریامان کەوە چی بکەین؟ طبعا دوای ئەوەی کە کار لە کار ترازیان جەدەتە لای ئێمە فریای کەوین مثلا ڕێگای چارەی بۆ دانین ڕێگای چارەی چی بۆ دانم؟ یعنی هیچ من هەر ئەوە ئەڵێم و گوێمە دەر ئەو ساحرە ئەگە تەلاقیش درای ئەبێتەوە لەو سەر ئەو ڕێگا ناشەرعیە نەچیت و بەڵام ئەو وازی لێ ناهێنێ. پیان ئەڵێم زۆربەی جار نەسیحەتەکە بەو شێوەیە ئەڵێم ڕقمی مۆبایلەکەت بگۆڕە و چی بکە و دوای پیاوەکەتی واشە ئاگدار کەرەوە با پیاوەکەت بەم کارەساتە بزانێ و بە شێوازێکی عاقڵانە بە ئەویش لێت تێبگاتەوە غەڵەتت کردێ و لێت خۆش بێ. یعنی ئاوا یعنی مەبەستم ئەوەیە کە کارەکان زۆر خەتەرە. آخر ئافرەت عاتفیە بچووکترین نەخۆشی خۆی باسەکە لای برادەرەکە ئەڵێ کێشەیەکی دەرونی هەیە لە ماڵەوە کێشەیەکی بچووکیە کێشەکە ئەوەنە گەورە نییە بۆ خۆی ئەوێتە تەڵەی ساحرێکەوە بە ڕێگای هاوڕێی بێ بە ڕێگای خەڵکی تر بێ ئەبێتە تەڵەی ساحرەوە. ئیتر ئەگەر
جاری زۆربەی ئەمانەی کە ئەبنە تەڵەی ساحرەوە زۆربەی جار کچە گەورەن کە تا ئێستا مەسەڵەن خەڵکێتە داوایان دووسێ جار و ئیتر قسمەت نەبووە یان ڕێک نەکەوتووە یا بزان چۆن بووە ئیتر ئەم وا ئەزانێت سحری لێکراوە بەسریاوە یەکسەر ئەماکەنە یا ژنە و مێردەکەی مەسەلەن تۆزێک ڕووی پێنادا یا کێشەیەکی یا مێردەکەی بیر لەوە ئەکاتەوە بێژێ وەڵا ژنتر تێرم ئەمەش واکە ئەو ژنانە زۆربەی جار پەنا ئەوەنە بەر ئەو بە زمانە یا یعنی کچە مەسەلەن بۆ نمونە عیلاقەی لەگەڵ کوڕێکایە لە ماڵەوە پێی نادەن یعنی عیلاقەی لەگەڵ کوڕێکایە کوڕێکی خۆشەوێ و طبعا لە ماڵیشەوە ڕازی نابن پێیان زانیە ئەم عیلاقەی هەیە یان بە هەر ڕێگایەکی تر لە ڕێگاکان ئەم کچە ئیلا هەر بە زۆر بدرێتە ئەو کوڕە بیر لەوە ناکاتە بڵێ باوکم لە من عاقڵترە براکەم لە من عاقڵترە بڵێ ئەمە ئەگەر من ئێستا مەسەلەن یعنی بەڕوا بە دوای سحر ئەگەڕێ بیکا لە دایک طبعا بە یارمەتیدەری دڵدارەکەی ئەو دڵدارە ڕێگای بۆ دۆزێتەوە تەسەورەکەن خەڵک هەبووە بە ڕێگای ئەم بە زمانە پارەی لە ماڵ دزیە برادێک ڕۆژێکیان هاتە لام وتی مامۆستا کچەکەمیان خەڵەتاندوویە 7 گڵا لە ماڵ دزریا ڕۆیمە سەیرم کرد 7 گڵا نەما وتی دوای تەکیدکردن سەیرم کرد کچەکەی خۆم دزیەتی بردێتی دایەتی ئەم ڕێگای ئەم بەزم و بالەوە ئیتر ئەم کارەساتەکان زۆر زۆرن مەشتانی پێی هیلاک ناکەم بەڵام وا نەزانن شتەکان شتێکی بەسیطە جا ئیتر ئەم ساحرانە زۆر زۆرە بوونەتەوە زۆر زۆرە بوونەتەوە زۆر جار مەخەڵەتێن بە ناوی ڕوقیەی شەرعی مناڵێکتان تۆزی حاڵەتێکی بێ و ڕوقیەی شەرعی کاکە دکتۆر نەفسانی هەیە دکتۆر دەرونی هەیە لە هەموو شارەکانی کوردستانە و کولیان تەواو کردو بە ڕێگای ئەکادیمی پێگەیشتنە و بیان بن بۆ لای دکتۆری دەرونی ئەگەر کێشەیەکە بوو و سەردانی دکتۆرە دەرونیەکە کرێت چارەکرێ خۆ ئەمەش کەسێ بچە بۆ لای دکتۆر نەفسی معنایەوە نێشێتە تو حاڵەتی نەفسی تێ بێ تااقەتی دکتۆرە دەرونیەکە لەگەڵ تا ئینەکە و قەناعەتت پێەکە و ئەتیادیشە بچنە لای مامۆستایەکی ئاینی پاک ڕێنماییتان بکە ئەبێ ئاگاتان لێی بێ مامۆستای ئاینی کێیە جێی متمانەیە مەسەن ئێستا تو ئەزانی لەم شارە کێ جێی متمانەیە ئیتر لەوانە تێ مەپەڕە مەڕۆرە خوارەوە مەسەلەن بۆ نمونە ئەزانی ئەمە کەسە مەلایە و سومعەتی هەیە و خەڵکشتی ئەیناسێ و ئەزانن مەلایە و علومی شەرعی تەواو کردووە و بە ڕێگای شەرعی گەیشتۆتە ئەو لەو پایە و هەڵ خەڵکەڵڵا خەڵەتێنیە و ئەم ڕێگایانە کەوا ساحرەکان ئەیگرنە بەر ئەو ئەم ڕێگایانە ناگرێتە بەر ئەو ئەم ڕێگایانە ناگرێتە بەر ئەویش دووسێ نەسیحەت دەکا دووسێ نەسیحەت دەکایە ئەدنێرێ بۆ لای دکتۆرێکی دەرونی بۆ چارەسەرکردن عائشە خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ پرسیار لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کرا دەربارەی تاڵۆگر فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەیسوو بشەی ئیتر بەسە یعنی لەیسوو بشەی ئەوانە هیچ نین ئێستا معقولە من و تو بڵێین هیچن پێغەمبەر فەرمووی هیچ نین پێغەمبەر فەرمووی ئەوانە هیچ نین من و تو ئەڵێین نا شتێکی لێ ئەزانن پێغەمبەر فەرمووی ئەوانە درۆزنن یەک قسەیەکی ڕاست تێکەڵ بە 100 قسەی درۆکەن ئاخر دەئیتر بەسە دەئیتر با ئێمە نەخەڵەتین بە تاڵەوگر و سحرباز و ئەمانە زۆرێک لەوانە خۆیان هیچیان پێ ناکرێ بۆ خۆیان هەزار مەشاکلیان هەیە چارەسەری مشکلەکانی خۆیان ناتوانن بکەن تو ئەڕۆی بۆ لایەن ئەبێت چی بۆ تۆ بکەن ئەوان خۆیان چیان بۆ خۆیان کردووە دەبڕۆم یەکەیەکە پرسیار کەم بزان ئەوانە چین یعنی معقولە زەلامێک لە شەو ڕۆژەکە بێتە شێخ خەڵک بخەڵەتێنێ ئەی قەینا تۆ فلانی کوڕی فلانی لە عەشرەتی فلانی ئەی وە بەیانیە بۆ شێخ وە من و تووشە بێ پێی بخەڵەتێن و ئەبێ بڕۆین بڕمێنە ملیان مام شێخ خوا شتێکمان بۆ بکە واللهی مستحقین ئێمە ئەگەر وابێ لە حەدیثی مسلمە هاتووە کە هەندێک لە خێزانەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرموویەتی من أتى عرافا
فسأله عن شيء فصدقه لم تقبل له صلاة 40 يوما. هر کەسێ بچێ بۆ لای تاڵۆگرێ، هەر کەسێ بچێ بۆ لای تاڵۆگرێ پرسیارێکی لێ بکە، باوەڕی پێ بکە، 40 ڕۆژ نوێژەکەت لای خوا خێری نییە، نوێژت حەساونە 40 ڕۆژ. شەرع ئەم عقوبەت ئەدا، ئەمە عقوبەیە، شەرع ئەیدا بۆ ئەوەی تۆبە بکەیت، بۆ ئەوەی ئیتر ئەگەر غەڵەتیەکەت کرد دووبارەی نەکەیتەوە. بەس تو هەر ئەڕۆی والله لە حەدیثی تر هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ بچێتە لایەن کوفری کردو بۆ ئەوەی بۆ پێغەمبەر دابەزیوە صلی الله عليه وسلم فقد كفر بما أنزل على محمد، يعني كفري كردو بۆ ئەوەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابەزیوە. معاویەی کوڕی حەکەم هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری لێ کرد، فەرمووی ئەی پێغەمبەری خوا من تازە هاتمەتە ناو ئیسلامەوە لە جاهلیەت و نەفامییا بوومە، ئیسلامیش ئەم خێر و بەرەکەتەی بۆ ئێمە هێنا، بەس پرسیار چەند پرسیارێکم هەیە. چەند پرسیارێکی لە پێغەمبەر کرد، یەکێ لەو پرسیارانە فەرمووی ئەی پێغەمبەری خوا کەسانێک هەیە لە ئێمە ڕۆن بۆ لای تاڵۆگر، ئەڕۆن بۆ لای جادوباز و تاڵۆگر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فەلا تەئتیهم، تۆ مادام بوویتەتە موسڵمان تۆ مەڕۆ، تۆ بوویتەتە موسڵمان ئیتر بۆی کوێ ئەڕۆی؟ تۆ ئیمان و عەقیدەت بەخوا هەیە بۆ لای کێ ئەچی؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا خۆ کەسانێک لە ئێمە شومەکەن، شوم ئەگەر بۆ شوێنێ بڕۆن کەروێشکێک لە بەردەمیانە بێتن ناڕۆن، تەیرێ و نازانم چی کرد ئیتر ناکە، پژمی ئیتر سەبر هات و نازانم چی هات. کەسانێکە یەتەطەیەرون، شوم ئەکەن لە چشت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە چ شتێکە ذلك شيء يجدونه في صدورهم، ئەوە شتێکە لە ناو دڵی خۆیانە هەیە، فلا يصدنهم، باوایان پێ نەکە هەڵ بگەڕێنەوە لە تشتەکان. يعني ئەو شتانە پڕوپوچن، تۆ چ شتێک لە ناو والله مامۆسا من هەر کاتی ئەوە بدوین شتێکم لێ قەومێ، ئەی تۆ ئەوە ئەخە نابێ ئینسانەوە بەدقودم بێ، نابێ بەردەوام ئاوا بیرکاتۆ لە چشت. تۆ ئاوا بیرکەیتۆ لە چشت بەڕاستی شتەکان سەر ناگرێ. ئینسانی مسلمان ئەگەر شتێکی فەعل لە زمانی عەرەبیانی شتی مژدەبەخش، ئەگەر شتێکی مژدەبەخشت بینی، مەسەن کابرایە قسەیەکی کرد ئەی خواد لێ ڕازی بێ وەڵای دڵمت خۆش کرد، ئەوە لە ئیسلامە هەیە، بەس چشتی بەدقودم شوم ئەوە لە ئیسلامە نییە، لە ئیسلامە جێی نابێت و ئەو شتانە. هەنێک کەسێ ئەڵێ وەڵا ئەم خانە مەسەنێ ئەم خانە بەدقودمە، هەنێک کەسێ ئەڵێ وەڵا سیارەکەم سیارە بەخوا لەو ڕۆژەم سیارە مەسەنە خێرم بۆ نایە، هەنێک کەسێ لەو ڕۆژە ئەم ژنە ماوەردێژن، ئەم ژنە بۆتە قوڕێک بۆ ماڵەکەم، ئەمە نییە لە ئیسلامە. لە حەدیثی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم ئەڵێ لا عدوى ولا طيرة وإن كان الشؤم في شيء ففي الدار والمرأة والفرس. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە ئیسلامە عدوا نییە تۆ ئەیتر بەردەوام لەوە ئەترسی ئاتوشی نەخۆشی نەیەم، زەلامەیە تووشی وەسواس هاتێ ئەجولێت و ئێجە با فلانە کەس لێمە نزیک نەبێتەوە، لە فلانە شت نزیک نەبێتەوە، بەردەوام ئەترسێت تووشی نەخۆشی بێ، بۆتە نەخۆشیەکی نەفسی بۆی. ئەوە لە ئیسلامە نییە، ئینسان پشت بەخوای گەورە ئەوەستێ و ئەسبابەکانیش ئەگرێتە بەر. پێغەمبەر صلی الله عليه وسلم وا ئێمە فێرەکە، تۆ هۆکارەکان ئەگریتە بەر، کابرا زانیت نەخۆشیەکی هەیە نەقڵەوێت، خۆت بپارێزە بەڵام نەک بیکەیتە وەسواس لە خۆت. و شومیش لە ئیسلامە نییە، ئەوەی کە لە جاهلیەتە ئەیان وت پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم شومی لە ماڵە هەیە، لە ژنە هەیە، لە ئەسپ و سەیارە و ئەم شتانە هەیە، ئەوە لە ئیسلامە نییە، تەواو کۆتایی پێهات، ئەوە لە ئیسلامە نامێنێت. ئینسان ئەبێ هەنێک کەسێم حەدیثە و عەکسۆ دەی تێگەیشتێ، ئێژێ تا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ شوم هەر هەیە، ئەوە تا ئەوە نیە ئێژێ شوم لە ژنە هەیە و لە ماڵە هەیە و لە سەیارەوەی نایە، سبحان الله عەکس لە حەدیثەکە تێگەیشتێ. مع حەدیثەکە معنای ئەوەیە کە لە جاهلیەتە خەڵک وایە نەوت، ئێستا لە ئیسلام ئەم شتانە نەما، کۆتایی پێهات. ئیسلام فێر دەکات تۆ باوەڕت بە قەزا و قەدەر هەیە، هەرچی خوای گەورە نووسبێتی تەواو ئێمە ئیمانمان پێی هەیە، هەرچی هاتبێ وەکو قەدەرێکی ئیلاهی ڕازیم پێی، بەڵام نایشترسم
ئەسبابەکانی شەگرمە بەر ئیسە بۆ نمونە خوای تەعالا دایناوە خواردن بخۆ برسێتیت ئەشکێ ئەمە قەدەر خوایە تەواو خوا وا دایناوە خواردن بخۆ برسێتی ئەشکێ نابێت بڵێ وەڵای من هەر خواردن ناخۆم خوا برسێتی مەل ئەشکێنی ئەمە غەڵەتە خوا ئەفەرمێ خواردن بخۆ تا برسێتیت بشکێ ئاو بخۆ تینوێتیت ئەشکێ تەواو هەوا هەڵمژە هەناسە ئەدەیت و ئەم تو بڵێ وەڵام من هەناسە ئیتر نادەم تر هەوا نامژم نابێت ئەمە ئەسبابە کاسبی بکە خوای گەورە ڕزقەکەت بۆ ئەهێنێ ئەمە ئەسبابە ئەبێ بگریتە بەر بەڵام ئەمە معنای ئەوە نییە تۆ ئیتر هەموو اعتمادێکت تا لەسەر ئەم ئەسبابە تۆ کە کاسبیەکەی وەڵا ئەگەر سەیری تەیر بکەی ئاخر تەیرێک دونچێکی بچووکی هەیە چۆن ئەم تەیرە ئەتوانێت خواردنی خۆی و بەچکەکانی هەمووی پیا بکە خە بیری لێ بکەرەوە ئەمە ئەگەر ڕەحمەتی خوا نەوێ من زەلامێک هەبوو سیارەمان هەبوو لە ساڵەکانی هەشتاکانە ئیشمانەکرد لە گەراجە زەلامێک هەبوو هەموو ڕۆژێ ئەهات لە گەراجەکە دائەنشت کیسەی عەلاگەیەکی پێبوو گوڵە بە ڕۆژەی تیابوو ئەیکردە ناو ئەو ئینە ئەیکرد ناو قاپە و پیاڵەیەکی خستەبانی دائەنشت لە بین سایقەکانە لە بین سایقەکان شەدان نەڕۆی لە بانجعدەکە دانشێ لە کەلار باسەکەم ئیتر دائەنشت وە و پیاڵە شتێ فرۆشت گوڵە بە ڕۆژەیە فرۆشت ئیتر من شەڕ عەجایب ماد ڕۆژێکیان نزیکی بمەوە بیرم نەما ئیسە ناوی چییە وتم کاک فڵان باشە تۆ بەمە ئەژێی ژنم ناوەتێ وتی ئەرە وەڵا خێزانمێ و دوو مناڵیشمێ وتم بەمە ئەژێ ئاخر ئەمە چییە یعنی 4-5 کیلۆ گوڵە بە ڕۆژە و هەموو ڕۆژێ هێنیان ئەڕوایان ناڕوا و وتی وەڵا خوا بەزیادی زۆر زۆر باشە الحەمدولله ڕزقم دەرەچی و ئەمانە ڕزقی بەوە دەرەچوو یە زەلامیش هەیە تۆ سەیری کە وا ئەزانی ئێستا هەموو دنیا ئەخوا سەیرەکەی لە ئاخیریشە هەر برسێتی و هەر نیەتی هەر ئەو زەمەنە ئێمە گەنج بووین سیارەمان هەبوو ئەهاتین و ئەچین یعنی لەسەر زۆر نەڕۆینە گەراج و ئەهاتون و ئەچین بۆی ڕزقەکەمان زۆرتر بێ هەر لە بەیانیەوە نوێژ بەیانی ئێمە لە مزگەوتی بازار ڕەمان کرد و ئەهاتون و ئەچین لەسەر ئەم جادەیە بۆ ئەوە یعنی وەکو بڵێ پارەیە زیاتر دەرکەین گەنج بووین تەماحمان زۆرتر بوو ئەمانە پیاوێکی شە بوو لەگەڵمانە بەتەمەن بوو چوو بۆ ناو ساڵ و ناوی مام حەکیم بوو نازان ماوە ئێسایانە ماوە فاتی کردویان ماوە ئەم مام حەکیمەش قەت نەئەڕۆی بێت و بڕوا ئەهاتە گەراج لە گەراجە نەفەری خۆی بارە کرد ئیتر ئەگەر سرەکەی بە سەعاتێ 2 سەعات باتە بۆ خۆی دانشت دوای ئەڕۆژ تۆ هەم لەو سەرۆ لە شوێنێک ئاوەستیا کە ئێمە لە جاتی گەراج دامان نابوو هەم لەو سەریش ئەوەستا نەجوولیاوە بێت و حتا 3-4 نەفەری لەو سەرۆ نەفەر زۆر نەبوو 3-4 نەفەری بارەکردەوە هاتۆ بە گەراج ڕۆژێکیان وتم مام حەکیم تۆ ڕۆژانە چەندێ دەرەکەی ئەم پرسیارە بۆ ئەوە نییە خوانەخواست حەسوودیت پێ ببام یا مەبەستم هەیە بەس هەر حەزەکەم تەجروبەت لێ وەرگرم وتی کوڕم تو تا ئێوارە چەند دەرەکەی وتم وەڵڵاهی من بۆم جرت و فرتە و تێین و ئەڕۆین و پەلەپەل و عەجوولی و ئەمانە و وتم ئەگەر بەنزین و شتەکەی لێ دەرکەی ڕۆژانە 10 دینار دەرەکەم 10 دینار دەرەکەم ئەگەر پارەی بەنزین و شتەکەی لێ بخەیتە لە وتی کوڕم لەخوا بەزیا بێ فەزڵ بۆ خوای تەعالا من ئەوە تا ئەمبینی دێمە گەراج و ڕۆمە ئەم سەر و لە گەراج و بۆ گەراج وتی لەخوا بەزیا بێ ڕۆژانە کەمتر لە 15 نییە يعني 15 دينار يعني او يشتهد لا يمي زياتر او نونيم يمي درك بلام چی بو او مالی بو ناری بو خوای گەورە و گوێرەی خۆی ڕزقەکەی پێدا ئێمەش گەنج بووین و ئەمانە خوای گەورە و گوێرەی خۆمان ڕزقەکەی پێمانەدا جا بۆیە بەر ڕێزان تۆ لەسەرتە بجوولێ ئەسباب بەگریتە بەر سە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ عدوا نییە مەقسەد عدوا ئەمە معنایەوە نییە یعنی نەخۆشی نەقڵ نابێ چونکە لە حەدیثی ترە هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ فر من المجذوم فرارك من الأسد ئەفەرمێ لە کەسێک کە نەخۆشیەکی بەربڵاوی هەبوو خۆتی لێ بە دوور بگرێ بۆ ئەوی توش نەبی بەس مەبەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەیرە ئەوەیە لەیرەوە ئەفەرمێ یعنی ئیتر مەیکە بە وەسواس ئیتر تەوقە لەگەڵ کەسانەکەی نزیکی کەس نەبیبیتەوە ئیتر هەر بەردەوام لەناو دڵتا ترسێکە بێ کە من تووشی نەخۆشی ئەبم یعنی مەیکە بە وەسواسێکی تەواو
جا لەبەرەوە خۆشەویستەکان من ئەسبابەکان وەرەگرم دوای پشت بەخوای گەورە ئەبەسم. مسلمان ئاوایە ئەسبابەکان وەرەگرێ پشت بەخوای گەورە ئەبەسێ. ئێمە لە ژیانمانە لەسەرمانە ئەسبابەکان وەربگرین و پشت بەخوای گەورە ببەسین و باقی شتەکانیش لەسەر خوای گەورەیە. لە ئەخیرە حدیثێکی پێغەمبەرتان صلی الله عليه وسلم عرضەکەم لەوانەیە ئیسفادەی هەبێ بۆ ئەوەی بابەتەکەمان زیاتر جێی خۆی بگرێت لە ناو دڵمانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان لە بینی ئەصحابەکانیا باسی ئەوەی کرد کە 7,000 کەس لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم 7,000 کەس ئەچێتە بەهەشتەوە بەبێ حیساب، هیچ حساب و کتابێکی لەگەڵا ناکرێ. 7,000 کەس يدخلون الجنة بغير حساب لأمتي محمد صلى الله عليه وسلم. أفرمن صحابة كان أفرمن بيغمر أمي فرمو رويشتو بو مال بو إيشي تايبت شو مالوا الله بو بد مناقشة من يك أيوت 7,000 كەس صحابة كان بيغمرن يك أي فرمو 7,000 أوانا شهيدة من لبينا وخوا يك هل يك كشتك أول أفرمي زوري بينا شو بيغمري خوا قراية فرمي أول لسر شيء مناقشتان ما والله أي بيغمري خوا لسر أول كبزة أو 7,000 كين كو ملك من ألين أمانا كو ملك أن ألين أمانا فرمي 7,000 لأمتي محمد أمانا كأم مرجانيان تابي يك هم الذين لا يكتوون أوانا ككوي ناكن كوي يعني علاج بداخ ناكن علاج بداخ ناكن يعني آقر بكار ناهينا بو علاج أو يك مقر زور ضرور بآخر أما الليرة ما باس من كنوت من جاري بيشوت من نهي كرا ولا كوي كردن إلا لحالتك يعني حالتك تشاريترين من إلا بكوي نبي دوهم مرجع كتري أمانة رقية ناكن داواي رقية لكس ناكن رقية ناشرعي يسمى سر بيشي بيج ماما حاجي ماما حسين تخوا قل والله فاتحة بخينا سرما أما آياتي قرآن أو أخوان يتسر سرما يعني أخوان تناو توزي أو أي دابم أي خوما أما هي تشتيانية علماء فرمن أما الرقية شرعية هي تشتيانية الرقية شرعي فاتحة قل هو الله أحد قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس أي خوان تسر آوا يعني پیغمبری خوا صلی الله علیه وسلم زور جار منالەکانی کاتێ نەخۆش بکەوتایەن ئەی خوێنا و فویە کردە گیانیانە یعنی کەوابوو بۆ ئەوەی بزانین یعنی چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ڕوقیەی کردووە و داواشی کردو ڕوقیەی بۆ بکەن لەسەر مەرگە کاتێ نەخۆشیەکەی زۆر قرس بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە عایشە فەرمووی ڕوقیەم بۆ بکە عایشە فەرمووی دەستی پێغەمبەری خوا لە دەستی من مبارەکتر بوو حزم نكرد بدسي خوان بوي بكم هاد دسي بيغمري خوا خويم قردو قل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس مخنا وناو دسي بيغمري خوا خوياو أم ساوي دم يعني خويا بوي إيشو آزاركي كم ترب بيتوا ولا يتطيرون أو أهفتا هزار كسيك كوينا كان دو داواي الرقية لكسنا كان سي شو میشان نییە هەر شتێ بدوین بژنەمە بەد قوت بە و شتێ بدوین بژن ئۆهۆ نازام چی هاتو چی بوو چی ئەمانیان تیان نییە. لە ئاخیرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ وعلى ربهم يتوكلون ئەمانە کەسانێکن پشت بەخوا ئەبەسن پشت بەخوا ئەبەسن ئیعتمادی سەرەکیان لەسەر خوای گەورەیە لە نەخۆشیانە لە ناخۆشیانە لە حاڵەتی نەفسی و دەرونیانە لە هیچ حاڵەتێک لە حاڵەتەکانی ژیانیانە ئەمانە پشت بە کەس نابەسن ئیلا بەخوای گەورە نەبێ بۆیە ئەمانە بەبێ حیسابە چنە بەهەشتەوە لەو ڕۆژەی کەوا خەڵک هەمووی ڕاوەستاوە بۆ حیساب ئەمان حیساب ناکرێت حیساب و کتابیان لەگەڵا ناکرێت. جا چەند گرنگە خۆشەویستەکانم ئێمە خۆمان بکەینە ناو یەکێک لەوانە و ئەوانەش وانەزان بەس لە زمانی پێغەمبەران لە هەموو زمانێکە کەسانێک کە بن پشت بەخوای گەورە ببەسن بەری ئەمە ئەکەون. جەنابتان ئەگەر ئاگاتان لێبێ
ملیاردێرێکی گەنج لەم یەک دوو ڕۆژە وەفاتی کرد، ملیاردێرێکی گەنج کە زۆر زۆر دەوڵەمەند بوو. ئەم پیاوە لە ئاخیری تەمەنیا طبعا خۆی گەنجە، گەنجێکی زۆر زۆر حد 30 ساڵانێک بێ ئەگەر هەلەو دەورانەیە بە پێی ڕسمەکان، من زۆر دیقەتم نەدا ژیان نامەکەی بخوێنمەوە بە وردی. ئەم گەنجە جوانە لەم ئەخیرا موسڵمان بووە، لەم ئەخیری ژیانیا موسڵمان بووە. ئیتر تقریبا 8 مانگ بەر لە ئێسا فەحسێکی کردبوو توبیان تو سەرەتانێکت هەیە، سەرەتانەکەتیش چارەی نییە، دەرەجە 4 چارەی نییە. تا 8 مانگتر مەوعیدت یعنی وەکو ظاهیر وە پێی ئەوەی کە ئەطیبا دیاریان کرد 8 مانگتر ئیتر کۆتایی ژیانتە. ئەم پیاوە بەڕێزە طبعا بڵاوە ئێستا لە زۆربەی ئەنتەرنێت و ئەمانەینەکە هەیە، ئەم پیاوە بەڕێزە ئەم 8 مانگەی دیاری کرد بۆ ئەوەی هەرچی پارەی هەیە لە سەر فەقیر و هەژاران سەرفیکە، وە گردی لە ئەفریقیاوە گردی، حتى آخر جار کەلپەل و قەمیس و پەنتوڵەکانی خۆشی هەر هەمووی بەخشی، هیچی نەمایەوە. ئەم گەنجە آخر لە قەتاتەکانی ژیان لە ئەنتەرنێت بڵاوە بۆ تۆ هینەکەی ژی آخر لە سەرمەرگە بەدەمی ئەو ئاەتانەوە وەفاتەکە و گیانی دەرەچێ کە آخری سورەتی بەقەرێ، ئەو سورەت ئەو ئاەتانە ئەخوێنێ و گیانی دەرەچێ. ئینسانی مسلمان ئاوایە، ئینسانی مسلمان پشت بەخوای گەورە ئەبەسێ و ئەزانێ ئەجەلیش هات ناگەڕێتە، و ئەیژزانێت کە ئەگەر ئەجەلی نەهات بێ هەموو دنیا کۆ ببێتەوە بۆ ئەوەی زەرەری پێ بگەێن، ناتوان زەرەری پێ بگەێنن. ئێمە ئیمانمان بەمە هەیە، ئەبێ ئەم یەقینە لەناو دڵمانە دامەزرێ. ئیتر پێویست ناکە پەنا ببەیتە بەر جادو باز و تەڵەکە باز و فێڵ باز و ئەم بەزم و بالۆرانە، ئەوە ئیشی من و تۆ نییە، ئەوە ئیشی کەسێلێکن ئیمان لەناو دڵیانە دانەمەزریا، موحد نین. چونکە هەر کەسی ئەهلی تەوحید بێ پشت تەنها بەخوای گەورە بەسێ. ئەهلی تەوحید ئاوان، ئەی بۆیە ئەهلی تەوحیدن؟ چونکە ئیمانیان وایە، عەقیدەیان وایە، بیر و باوەڕیان وایە، ئەزانن زەرەر و قازانج بەس ئەڵڵا ئیهێنێ. خوایە بۆ خاتر ناو جوانەکان ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، خوایە گیان لە کارێک بمان پارێزە کە تۆ لێمان تووڕائەکا. یا ڕەبی خوایە کارێک نەکەین تۆمان لێ بڕەنجێ، یا ڕەبی، یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی خوایە وڵاتمان پارێزراو بکەی، یا ڕەبی پاکمان کەیتەوە لەم جادو باز و تەڵەکە باز و فێڵ باز و ئەمانەی کە بڵاو بوونەتە لە وڵاتمانە. خوایە کاربەدەستانمان هیدایەت بدەی، خوایە وایان پێ بکەی کە بتوانن شەریعەتەکەی تۆ جێبەجێ بکەن. یا ڕەبی بمان پارێزن لەم هەموو فیتنەیە کە ڕووی کردوتە وڵاتمان. یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی، یا ڕەبی ژن و خێزانەکانمان ساڵح بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ئێمە لە تۆ ئەپاڕێنەوە، خوایە بۆ خاتر ناوە جوانەکان فریامان کەوە. یا ڕەبی تۆ کەسی بێکەسانی، یا ڕەبی تۆ کەسی بێکەسانی، یا ڕەبی وڵاتی ئێمە بێکەسە و خوایە فریامان کەوە، یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە هێمنی و ئاسایش بەسەر وڵاتمانە بەرقەرار بکەی، یا ڕەبی خۆشی و هەرزانی لە وڵاتمانە فراهام بکەی، یا ڕەبی ڕزق و ڕۆزیمان بەربڵاو بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە پیرۆزەکان، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت گرانی لە وڵاتمانە نێڵی خوایە. یا ڕەبی کار و کاسبی ناو گەنجانە زیادکەی، یا ڕەبی خوایە ژیانمان ئەوەنە خۆش بکەی کەوا گەنجان بە ئیسراحەت توانن ژیانی هاوسەری پێک بێنن. یا ڕەبی قوتابیەکانمان سەرکەوتوو بکەی لە ئیمتحانەکانیانە خوایە. یا ڕەبی خوایە، یا ئیلاه العالەمین خوایە ڕۆژ و تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ بکەی. خوایە ئەم شەوانەی کە شەوی قەدرن و کە دێن بەسەرمانە خوایە بیکەی بە نەسیبمان، یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە لەوانە بین کەوا بتوان لە شەوانی قەدرا دانشن عیبادەتی تۆ زیاتر بکەن، یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە، یا ئیلاه العالەمین، یا الله، یا الله، یا الله. لێرە هەڵنەسین تا هەرچی نەخۆشی هەیە لە گیانمانە نەمێنێ، یا ڕەبی هەرچی ناخۆشی و مەشاکلمان هەیە یا ڕەبی نەمێنێ، یا ڕەبی خوایە لەم شوێنە هەڵنەسین تاوەکو لە گوناحەکانمان خۆش بوو بێتی، یا ڕەب العالەمین. آمین آمین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.